أعوذ بالله من الشيطان الرجيم. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. بسم الله الرحمن الرحيم. والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين. من أيها الأخوة مهربان إما أكون زمني خليفاني كمال الإسلامي بيست معزاني لو درفتيك أمضالا تساوغشانا لورزي مكتب طوابينا بيست معزاني لخدمتي دابين لقد مستوى الرزانة كمالك درسي ضروري بيستيان پێشکەش بکەین. دەرسەکانیش بریتینە لە قورئانی پیرۆز، لە ئەرکانی ایمان و ئیسلام، لە فێری نوێژ و منداڵی موسڵمان چی دەڵێ و ژیانی پێغەمبەران و وەرزش کۆمەڵی دەرسن لە بابەتانە و تەلەبەکانیشمان تقریبەی 80 تەلەبەیە ڕۆژانە بەردەوامن. زیاتر لە 20 مامۆستای بەشدارە لەو خولە هاوینەی کە خزمەتی ئەم منداڵە چاوگەشانە ئەکەین. ئەمە لێرە بەناوی خۆمان بەناوی خۆمبرانی ئەنجومەنەوە دەستخۆشیان دەکەین، خوا گەورە پاداشتیان دایتەوە. بەڕاستی ئەوە زاد و زەخیرەیەکە لۆ خۆیان لۆ دنیا لۆ قیامەت کە ئامادە بووینە بێ بەرامبەر خۆبەخشانە ئەو دەرسانە بنێنەوە. سپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەم کە ئەو خولیان داناوێتەوە بۆ منداڵە چاوگەشەکان و داوا لەو منداڵە چاوگەشەکانە دەکەین بۆ ئەوەی بێن بۆ ئەو خولە و کە پچۆکەمان بە فیڕۆ نەچێت پشی هاوین وە بۆ ئەوەی فێری ڕەوشی و باشی قورئانمان بکەن و سپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە ئەم خولیان داناتەوە. سپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەم بۆ کردنەوەی ئەم خولە جوانە، بۆ فێربوونی قورئانی پیرۆز، بۆ ئەو خولە زۆر باش بۆ ئێمە کە ئەم پشووی هاوینمان بە فێرۆ نەچوو، فێری نوێژ بووین، فێری ئادا بووین، فێری ژیاننامەی پێغەمبەر بووین، فێری سوپاس مامۆستاکانیشمان دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا. وەکو گۆتمان ئێمە زۆر باسی پاک و خاوێنی دەکەین. النظافة من الإيمان پێغەمبەری خوا فەرمێ پاک و خاوێنی لە ئیمانەوەیە. ئەواتە چۆن لە ئیمانەوەیە وەهاش لە تەندروستەوەیە. تەندروستمان بۆی پاک و خاوێنیەوە سەلامەت دەبێت. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين. نيجي أستر كاتا آفرين تار كاتا نيجي مغرب كم نتان تار كاتا